کەژار ئەگەر وردەکاری بە وردەکاریەوە هەندێک زانیاریمان بدەیتێ لەبارەی شێوازی دەژیرکردنەکە وهروە گفتوگویانەی کە هەبوو لە ناو ڕۆژنامە نووسان و دەمێوەش بڵم جەنابەت پێت وا بوو کە لە یەکێ لە نووسینانی نووسیوتە دەڵێیت مەترسی هەیە کە هەندێک لە پارێزەرەکان تەنانەت کەیسەکانیان فرۆشت بێت وەڕەخنە لە پارێزەرەکانی شەگریت کەرەمکە. سوپاس بۆ ئێوە و سوپاس بۆ میوانەکان و سەرەتا دەمێ سەری ڕێز و نوازش بۆ شهیدانی حەفدەی شوبات و ڕۆژانی دوایی دادەنوێنم. بەجددی من بڕیارمدا کە ڕۆژ بە ڕۆژ ئەوەی بینیمە لە پرۆسەی بەڕێوەچوونی دادگاییکردنەکان بڵاوی کەمەوە بۆ ڕایگرشتی چونکە سەر ڕای ئەوەی دەسەڵات بێباکانە دێ ڕژبگیری دەست پێ دەکا و ڕۆژنامەنووسان و چالاکوانانی مەدەنی و کەسانی سیاسی و سەربەخۆ دەستگیر دەکات و بە تۆمەتی جیاواز و بیانی و جیاواز دایان خاتە کوچی زیندانەوە و بەو دادگا حزبیە ژێردەستەی خۆیان سزایان بەسەردازە دەسەپێنی. ئەوەی کە لە ڕۆژی یەکەمی بڕێوەچوونی پرۆسەکە ئێمە تێبینی ما کرد، هەڵبەتە دەمێ ئەو باسکەم کە ئێمە لە ناو هۆڵی دادگاکە نەبووین، بەڵام لە ناو دادگا بووین، چاودێری بەڕێوەچوونی پرۆسەکە و جەوی دادگامان دەکرد. هێزێکی زۆر لە ئاسایش و دژە تیرۆر لە بەردەمی هۆڵی بەڕێوەچوونی دادگایەکە بوون. ئەم جۆرە هێزانە بۆ کەسانێکی تۆمەتبار یاخود تاوانبار دەهێنرێنە ناو دەرگا کە ئەو کەسە تیرۆریستێکی زۆر گەورە بێت، تاوانێکی زۆر گەوری ئەنجادا بێت، بۆی لە ڕێگادا لە کاتی گواستنەوە کە نەڕەفێنرێت لە دژەدەستی هێز ئەمنیەکان. بەڵام ئەوانەی کە هێنرانە ناو دادگا نە تیرۆریست بوون، نە سەرکردەی گروپە تیرۆریستیەکان من بۆ شێوازە هێز زۆرە لەگەڵام بوون. و ئەوەی ئێمە تێبینیمان کرد لەلایەن هێزەکانی ئاسایشەوە ڕێگری لە پارێزەرێک کراکە بچێتە ژوورەوە کە هەموو شتێکی یاسایی تاوا بوو. زۆر محاوڵەی کرد بچێتە ژوورە، بەڵام بە شێوازی زۆر ناشین وەڵامیاندایەوە و تەنانەت پێشەوە قسەی نەشاویشان بەرابەر کرد. ئەمە یەکێک. دووهەم ئەو زانیارانەی ئێمە هەماموو لە ڕۆژی یەکەمدا بە هیچ زۆرێک گوێ لە پارێزەرەکان نەگیرا، ئەوە ڕێگەیشان پێدرا پرسیارێش بکەن و لەگەڵ ئەوەشدا ئەو قسانەی کە دەکرا لە ژوورەوە ڕۆڵی داواکاری گشتی زۆر بەخراپە لەم دۆسیە ژێردرا. ئینجا لە کاتی با بڵێن ڕێست چەند کاتژمێرێک پرۆسەکە لە تایمی یەکەم بەڕێوەچوو دادوەر ڕێستیدا بە پارێزەرەکان و ئەوانە. بەداخەوە لە هەندێک لە پارێزەرەکان بە تایبەتی دەتوانن چڕێکەوە لە ناو یەکدوو پارێزەران چونکە هەندێکیان باشن و بەشێکی زۆر لە پارێزەرەکان خۆبەخشانی شاکرد، بەڵام لە لێدوانە ڕۆژنامەوانیەکانیاندا زۆر شەفافیاندا بەڕێوەچوونی پرۆسەکە، زۆر شرعیەتیاندا بە پرۆسەکە کە ئەمە جێی مەترسی بوو. و من ئەو کاتە لە بەرچاوی هەموو ڕۆژنامەنووسەکان بە پارێزەرەکان گوتم ئەمە خاڵێکە بۆ دەستکرانەوەی دادگا و دادوەر و ئەو شارە حزبی کە بەیانی بتوانن بەپێی مادە یاسایەکانی ئەوانی بۆ مەرامی خۆیان بەکارێنن بیسەبێنن بەسەر ئەو هاوڕێ هەواڵانەمەدا. بەڵام بەداخەوە ئەوان مەبەستێکیان بوو. 2000 کە گەڕانەوە ژوورەوە دیسان هاتنە دەرەوە هەندێکتر قسەیان کرد، قسەکان جیاوازی دا. من گلەیم لە هەندێک لە پارێزەرەکە کرد، وتم ئێوە نازانن ئەوە دادگا فێڵێکتان لێ دەکەن، معقولی ئێوە پارێزەر بن فێڵێکتان لێ بکرێ و ئەم دۆسیە هەستیارە. ئێمە دەمێکە قسەی لەسەر دەکەین و دەمێکە ترسمانی هەیە دەسەڵات دادگا بۆ مەرامی خۆی بەکاری وێنێ. بەداخەوە جوایە نەگر، بەڵام بۆ ڕۆژی دواتر ئەوەی کە ئەو دادوەرەی کە برم ئەو بورە ئەو پارێزەری کە شەریعەتی دەدا پرۆسەکە و کە پێی وایە شەفاف بوو زۆر کراوە بوو، بەداخەوە ئەو هات لە دیوێکدا ڕخنەی گرکە ئەمە بڵێ ڕێگیری کراوە و ناشەفافنە ئەوانە. تا من لە دوای کۆنگرە من لەگەڵی قسەم کرد وتم تۆ هۆکاری سەرێکی کە ئەو ڕۆژنامەنووسانە زۆر باشی کاکەژوردەکاری ئەگەر پێمان بڵێیت لەسەر چی، ینی تۆمەتەکان چی بوون کە ئاراستەی جیراوەکان نەکرا و ئەم بەڵگانە چی؟ هیچێک لەو بەڵگانە بەڵگەی ماموسە بوو یەکلایی کرا، هیچێک لەوان یەکلایی کرایەوە؟ کاکیوە تا ئەم دقێ ئێمە قسە دەکەین هیچ بەڵگەیەکی باوەڕ پێهێنەر، هیچ بەڵگەیەک باوەڕ پێهێنەر نەهاتوە
ڕوبەڕووی پارێزەرەکانی ئەم ئەوانەی سزادران نەخراوتە بەردەمیان و چەند جارێکیش لە ڕۆژی دووەم چەند جارێکیش داوایان کرد بەڵام دادگا هەڵسابوون منە گروپ چاتێکەیە ئێمە لە نێوان خۆماندا بۆ منە ئێستا ئەو چوارەمان گروپ چاتێکمان هەیە ڕۆژانە بیرۆڕە ئاڵوگۆڕ دەکەین ئەوان هەستاون بە زۆر بە فشار پاسۆردی فەیسبوکەکان و تۆڕە کۆمەڵایەتەکانی ئەوان هێنن پێیان کردوونەتەوە با فشاری جیاواز کە ئەمە جۆمان لێ دەوی کە شێروانی بە دادوەری وتوتی من تهدیدی دەستێژی سەر هاوسەرەکەم لێکراوە و بازەوە دەکتا لە ژێر فشاردا ئەمایان پێکراوە ئیدی لەوێەوە ئەم گروپ چاتانیان بەکارهێناوە ئەمەیان کردوتە بیان و بەسەر با بڵێن ئەو کەسانی کە دەستگیر کراون هیچ شتێکی باوەڕ پێهێنانەوە ئەمە پرسیارەکە پێشتر کاکەژار پێشتر بڕیاری چاودێریکردنی ئەوانە لە ڕووی دادگاشەوە نەبووە پێشتر بەبێت بڕیاری دادگا چاودێری ئەمانە کراوە کاک هیوا من دەمێ باز یەک خاڵکەم یەکێک لەو تۆمەتانی کە خراوەتە پاڵیان باز دەوە دەکرێت دەڵێن ئەمانە تابری شێروانی باز دەڵێن چەند گروپێکی هەبووە وەکو گروپی سەکداری ئاڕاستی کراوە لە قوشتەپا لە لای ئاکرێ باشە ئەگەر شێروانی دانی بە تاوانەکەی ناوە ئەگەر شێروانی کە ئێستا سزا درراوە 6 ساڵ بۆچی سەکدارەکان دەستگیر ناکرێن گروپی سەکداری نییە ئەی لە کوردستان نین ئەی ناڵێن هەمووی واردە و شێروان ناوی هەمواری هێناوە و داویتی لە داپیدانانەکەی ئەمە بوو ئەوان دەستگیر ناکرێن ئەمە خاڵێکی دیکە شێروانی داوای لە دادوەر کردووە ئەو کاتێک کە وتەی لێ وەرجێ لە کاتی لێ کۆڵینەوەدا ئەوەی خراوە سەر زمانی عەرەبی دەڵێ ئەمە هەمووی دەستکاری کراوە تکا دەکەم کوردیەکەم بۆ بگەڕێنەوە بەڵام دادوەر گوێی لێ نەگیراوە خۆمان دەزانین لە هەرێمی کوردستان دادوە بەشێک لە دادوەرە بەڕێزەکان و دادگاکان هەمووی لە ژێر فشاردان هەمووی لە ژێر فشاری حەزبیدان وە ئەوەی کە هەردەمەی لێرە شتێک بۆ ڕایگەشتی بزانن یەکێک لە دادوەرەکان لەگەڵ سزادانی ئەوانە نەبووە کە کاتێک بڕیاردەیە کاگڕێبین لە ڕووی یاساییەوە پەیمانخانیش دەزانن دادوەر لە ژوورەوە دەرێ بە زۆرینە کاتێک بڕیا دەرێت کەوتی بە کۆی گشتی کەواتە هەر سێ دادوەرەکە پەسەندی دەکەن بەڵام کە گوتی بە کۆی گشتی کەواتە نەقسیە بەڵام ئەگەر یەک دادوەریشبی ئەمە ئفراز دەکرێت ئازاد بکرێتەوە زا بە کەفالە بێ بە هەر شێوازی دەکەبی یعنی واتە لە نێو خۆشیاندا دادوەرەکان باوەڕیان بە قەزەکە نەبووە باوەڕیان بەو تومەتانە نەبووە کە لە کاتی ئیفادە وەرگرتن هەرێنراوەتە بەردەمی دادوەرەکان بۆیە ئەوەی شتێکی دیکە من دەبێ وازکەم ئەوە یەکێک لە نوێنەرەکانی ئاسایش ئێوتە دادوەرەکە نە ئەوە تەواوە ئەوە ڕێک ئەوەیە ئەوە بڵێ واتە ینی دەبێت لە ژێر ئەوامری نوێنەری ئاسایش بێت دادوەرەکە کە ئەمە هەر ئێمە دەبێ ئەوە بڵێم لە دوێنێەوە بە تەواوەتی ڕۆژنامەنووسان و چالاکانی مەدەنی و بەشێک توان برم لە پارێزەرەکانیش ئەوانی کە دەست بۆ کۆمەڵک دۆسیە دەبن ژیانیان بە تەواوەتی هەمومان کەوتە ژێر مەترسیی زۆر گەورە تا ئێستا دەمامود مەترسیە بەڵام ئێستا ئەم دەسەڵاتە دێ تیرۆرت ناکە بەڵام دێ بە چوارچێوەی یاسایی بە مادەی یاسی ئەوەی بەدڵی خۆی بێ ئەوەی قسەی لەسەرکە دێ چەندین ساڵ وەکو ئەو برادرانی دوێنێ زیندانی دەکات و بەپی مادەیەکی یاسایی بۆی دەدۆزێتەوە